پێویستە ئینسانی موسڵمان دنیا بناسێت کە دنیا چییە، بریتیە لە چی، و تۆ چۆن ژیانی دنیا بگوزرێنی. ئەگەر بەم شێوازە لە دنیا تێگەیشتیت و بەو شێوازەی کە شەرع پێ هاتووە ڕەفتار و مامەڵەت لەگەڵ دنیادا کرد، ئەوە هەم لە دنیادا ئاسوودە ئەبی هەم لە قیامەت. بەڵام ئەو کەسانی کە دنیا ناناسن و بە پێی شەریعەتی ئیسلام لەگەڵ دنیادا هەڵسوکەوت و مامەڵە ناکەن، لە دنیادا زۆر ماندوون، زۆر قەلەقن، زۆر بێتاقەتن، هەوڵێکی زۆر ئەدەن، خۆیان زۆر ماندوو ئەکەن، ئەم لاولای زۆر ئەکەن، بەڵام هەر تێریش نابن و ئاسوودە و بەختەوەریش نابن. ئەوە قیامەت هەر مەپرسە چی ڕسواییەک، چی ڕووزەردیەک، چی ڕووڕەشیەک، چی سەرشۆڕیەک چاوەڕێی ئەو کەسانە ئەکات کەوا قیامەت پشتگوێ ئەخەن لەبەر دنیا، هەوڵ و تواناکانیان بۆ دنیایە. يعلمون ظاهرا من الحياة الدنيا وهم عن الآخرة هم غافلون. سەبارەت بە دنیا زۆر شتەزانن، هەوڵی زۆر بە دنیا ئەدەن، بەڵام سەبارەت بە قیامەت غافڵ و بێئاگان. ئەوە وەصفی حاڵی ئەهلی دنیایە. زۆرێک لە خەڵک گرنگی و بایەخ بە دنیا ئەدات، هەوڵی زۆری بۆ ئەدات، زۆر لەبارەی کاروبارەکانی دنیا و ئازانێت، متابعەیەکی زۆری ئەخبار و هەواڵەکان ئەکات. هەواڵەکانی دنیا، دەستگاکانی ڕاگەیاندن لە ڕۆژگاری ئێستایە سەرقاڵی باسەکانی ڕووداوەکانی دنیان، بەڵام قیامەت زۆربەی هەرە زۆریان لێی غافڵن و ئینسانەکانیش لێی غافڵن. ئەوەندەی کات لەگەڵ دنیایە سەرف ئەکرێت، نسبەتێکی زۆر کەم بە بەراورد لەگەڵ ئەوەیە بۆ قیامەت سەرف ئەکرێت. وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا. ئەوەی کە خۆی پەروەردگار پێداوی بۆ قیامەت بەگڕیخە، بۆ قبر و قیامەت هەوڵ بدە. ولا تنس نصيبك من الدنيا، بەشی دنیایش لەبیر مەکە. هەندە لەگەڵ دنیادا بڕۆ کە احتیاجی ئەوە نەبی سوال بکەیت، دەست لە خەڵکی پانکەیتەوە. ئەگینا نابێت دنیا بخەیتە ناو دڵت، بەڵکو دنیا دەبێت لە دەستتدا بێ، بەکاری بێنی لە کاتی پێویستدا. هەروەکو چۆن شێخ الئیسلام ابن تەیمیە ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ پێناسەیەکی جوانی بۆ دنیا و پارە و سەرۆت و سامان و ماڵی دنیا کردووە. ئەفەرمێت دنیا حاشا بەڕێستان وەکو سەرئاو وایە، هیچ ماڵێک بەبێ سەرئاو نابێت، بەڵام ئینسانە عاقڵ و ژیرەکان کاتێ سەرئاو دروستەکەن لە سوچێکە، لە پێچێکە، لە پەڕی خان و حەوشەکەیانەوە دروستەکەن، بۆیە هەر کاتێ پێویستیان پێ هەبێ بەکاری بێنن. بەڵام ئەگەر کەسێک ڕۆی سەر ئاوی لە ناوەڕاستی خان و حەوش و ماڵەکەیە دروست کرد، ئەوە ژیانی ڕۆژانەی دنیای لێ تێکەدات. ئەو کەسانەی کەوا دنیایان بردۆتە ناو دڵیان وەکو ئەوە وایە سەر ئاوێکیان لە ناوەڕاستی خان و حەوشەکەیان دروست کرد بێت، و ئەو کەسانی کە دنیا لە ناو دەستیانەوە کە وایە سەر ئاوێکی لە پەڕی خانۆکەی دروست کردووە، هەرچی کاتێ ئیشی پێبێ بەکارێهێنێت. دنیا ئەوهایە. ئەمە لە میانی قسەی هەندێک لە زانایان و تێڕوانین و تێبینی کەسانی زانا و دانا